ڕێکخراوی هاواری خێرخوازی نووسینگەی سێ سادق ئەمڕۆ وەکو بەرنامەی کاری خۆمان هەڵدەستین بە دابەشکردنی موچەی مانگەکانی نۆدەی ساڵی 2024 کە ئەلحەمدولیلا ئێمە بەردەوام لە کاتی خۆی و لە وەختی خۆیان لەو خشتەیە کە هەمانە لەو بەرنامەی کاری کە هەمانە هەتا ئەم کاتە ئەلحەمدولیلا بەبێ دواکەوتن بەبێ ئەوەی کە ساتێک بێت و بڕوا دابەشی نەکەین بۆیە لە کاتی خۆیدا موچەی مانگەکان دابەش دەکەین فرمێسکەکانیان وشک دەکەینەوە بە ئومێدی خوای پەروەردگار و پاشان بە هاوکاری ئەو خێرخوازە بەڕێزانە بۆیە پێیان دەڵێم هەمیشە دڵتان خۆش بێ ئێوە چونکە دڵی جیلێک دڵی خەڵکانێک خۆش دەکەن کە بەڕاستی لە نازی باوکایەتی لە نازی باوک بێبەش بوون بۆیە ئەم خێرخوازە بەڕێز و خۆشەویستانە هەستاون ئەو بێنازیان نەیەڵن هەستن دڵیان خۆش بکەن ماڵێن ئاوەدان بکەنەوە بۆی ئەمە لێرەوە هەمیشە و بەردەوام وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی دوعای خێرمان هەیە دەستخۆشیمان هەیە بە ئەو خێرخوازە خۆشەویستانە خوای پەروەردگار بەرەکەت و ڕەحمەتی خۆی بڕژێنە بەسەریانە داواکانین لیان هاوکاریەکانیان ئینشاڵڵا زیاتر بکەن بۆ ئێمە بتوانین زیاتر دڵی منداڵانی بێباوک خۆش بکەین بۆی بتوانین زیاتر منداڵێکی بێباوکی تر بەسەر بکەینەوە. منونیانم سپاسیان ئەەکەم زۆر یەخواخوای گەورە پایە بەرزیان کا پلەیان بەرزکاتەوە ئیشەئەڵڵا بە ئیزنی خوای گەورە ماڵیان ئاوا بێت زۆر مەمنونیانین لە کاتی ئەم نەبوونیە ئەوان بەهانای ئێمەوە هاتون خوای گەورە بێ بەهانایانەوە ئیشەئەڵڵا دەستخۆشیان لێ یەکەم پەیامم ئەوە هەیە خوای گەورە سەرکەوتویان کا ئیشەئەڵڵا خوای گەورە پایە بەرزیان کا دەستیان خۆش بێ زۆرە بۆ ئێمە ئەوە کاتی وا بووە ئەوە کاتوە خوا ئاگایە لێی زۆربەی خەڵکمان لەوچی 250مان پێ نەبوو بێ بڕوا ئەەکەی 3000 بۆ کەعەتام کرۆکە عەتا ئەوە نەهاتووە ئەو موچەمان چاوەڕێی ئەو 100,000 بووین کە بێت تۆزێ ناوماڵەکەمان بژێویمان تۆزێک کەم کاتەوە زۆر سپاسیان ئەەکەین سپاسی خوا ئەەکەین کە ئەمانیژی بۆ ئێمە کردوتە مایەی خێر خوای گەورە ئەوانیش لە قیامەت ئیشەڵڵا پاداشتەکەی وەربگرنەوە.